يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە سێیەم وتاری مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان داین. داواکارم لە خوای پەروەردگار بە گەورەی و میهرەبانی خۆی ئەو تاعەت و عیبادەت و نوێژ و تەراویح و قورئان خوێندن و زیکر و شەو نوێژەی کە لەو چەند شەو و ڕۆژەی ڕابردووی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئەنجامماندا. یا ئەڵڵا بە گەورەی خۆت لێمان قبوڵ کەی، کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە، بە میهرەبانی خۆت بەرەکەت بخەیتە کردارەکانی دنیا و قیامەتمانەوە یا ئەڵڵا یا ڕەحمان و یا ڕەحیم. ئیماندارانی بەڕێز، هەمومان شاهدین فەزڵی خوای پەروەردگارە بەسەر یەک بەیەکی ئەم ئومەتی محەممەدەوە صلی الله عليه وسلم لە تەواوی جیهانی ئەمڕۆدا، بە تایبەت لە کوردستانی ئازیز و دینداری خۆماندا. سوپاس بۆ ئەڵڵا، هیچ ساڵێک نەبوو وەکو ئەم ساڵ ئیمانداران و خواناسان ڕوو لە مزگەوت بن. جمەی مزگەوتەکان، سەدای قورئان خوێنەکان، نورانی پیاوە ڕیشسپی و دایکە سەر سپیەکانمان، دوعای بە کوڵی گەنجەکانمان، گوڵە جوانەکان منداڵەکانی ناو مزگەوتمان، سەرپۆشی دایکان و خوشکان و کچانمان، ئەو ئاپۆرە گەورەی کەوا لە مزگەوتەکانی کوردستاندا بە وردی چاودێریمان کردووە بەڕێزان لە تەواوی سەرزەویدا، مزگەوتەکانی ئەوروپا، مزگەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مزگەوتەکانی رووسیا، تەنانەت وەکو کوردستان قەرەباڵغن. ئەم ساڵ ساڵی ئیسلامە، ئەم ساڵ ساڵی دینەکەی خوای پەروەردگارە. ڕەمەزان مانگی نازڵبوونی قورئانە. جارێکی تر قورئان هاتەوە ناو دڵەکانەوە، جارێکی تر سەلما بە بێدینەکان لە دنیادا، بە تایبەت لەم خاکە پاکەی کوردستاندا کە بە نەسی قورئان کوردستان خاکێکی پڕپیت و مبارەکە، تۆوی بێدینان شین نابێ. هەر کەسێک دەیەوێ بەرنامەی بێدینیمان بۆ بێنێ، دڵنیا بێ زەرەر دەکا، زەرەر لە خۆی، لە کاتمان، لە گەنجانمان، لە داهاتی وڵاتمان، لە داهاتووی خاک و نیشتیمان و کورد زوبانان دەدا، چونکە تۆوەکەی پوچ دەردەچێت لەو سەرەوە. دڵنیا بێ ناگاتە بەرهەم، ناگاتە دروێنە، تەنها ئەوەی دەمێنێتەوە بەرەکەتی ئیسلامە و میلەتی ئێمەش سوپاس بۆ ئەڵڵا سوبحانەه وتەعالا جوانتر لە جاران، ڕۆژ بە ڕۆژ باشتر باوەش بە ئیسلامدا دەکا. ئای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان هەمووی جوانیە، هەمووی فەزڵە، هەمووی گوڵ و گوڵزارە، هەمووی بۆن خۆشیە، هەمووی پاکبوونەوەیە، هەمووی پاکبوونەوەی دڵ و دەرونی مرۆڤە لە بەینی خۆی خوادا، ئاشنابوونە لەگەڵ ئەو هەموو براو خوشکە کە لەبەر خاتری خوا بەبێ هیچ مەبەستێکی دنیایی تەنها ڕەزامەندی تۆ یا ئەڵڵا لەو مزگەوت و ماڵانی خۆتدا کۆمان دەکاتەوە. ئەم بەرەکەتە لە هیچ شوێنێکی سەرزەویدا بەڕێزان دەست ناکەوێ، تەنها لە پەیامی حەقی ئیسلام و لە ماڵەکانی خوای پەروەردگار و مزگەوتەکاندا نەبێ. ئەم جوانیانەی ڕەمەزان بەڕاستی تەواو نابن. جا یەکێک لە جوانیەکانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بریتیە لە دڵخۆشکردنی هەژاران لەو سەدەقە و خێر و خێراتەی کە لە ئەووەڵی ڕەمەزانەوە دەکرێ. بە تایبەت ئێستا لە سێیەم هەفتەی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داین. ئێستا موسڵمانان زیاتر بە جۆش و خڕۆشەوە دەست دەکەن بە دەرکردنی زەکاتی ماڵەکانیان، دەست دەکەن بە زەکاتی فیتر و سەرفترەی مانگی ڕەمەزان، بە زیاتر و گەرم و گوڕتر لە جاران دەبەخشن بە هەژاران و بە نەداران، بۆ ئەوەی ئەوانیش وەکو دەوڵەمەندەکان، وەکو خواپێدا و خۆشگوزەرانەکان خۆشحاڵ بن. بەڵێ ئەم جوانیە کاتێک جوانتر دەبێ،
کاتێک دڵی هەژاران خۆش دەبێ، کاتێک خوددا لێمان ڕازی دەبێ کە سەدەقەکانمان خێر و خێراتەکانمان زەکات و سەرفترەکانمان دوو مەرجی تێدا بێ. یەکەمیان تەنها و تەنها فی سەبیل الله بێ، یا ئەڵڵا تەنها لەبەر خاتری تۆ دەبەخشم. بەڕێزان ئاگاتان زۆر لەم خاڵە بێ، تەنها یا ئەڵڵاه لە پێناوی تۆدایە بەخوام بەخشینەی من. دووەمیشیان ئاگاداری پاراستنی شکۆی هەژار و نەدار و بارکەوتە و لێ قەوماوبی. ئەگەر لێبێ شکۆی نەشکێ لە کاتی خێرپێکردندا. ئەو دوو مەرجە ئەمەمان لە چۆ هێنا؟ وتاری ئێمە سپاس بۆخوا لە مانگی قورئاندا هەمووی لە خزمەت قورئاندایە. سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 262 بە هەمومان لە خزمەتی دابین. لەگەڵ ئێوە جەنابتان ئامادەبوونی جومعە، ئامادەبوانی جومعە لەگەڵ ئێوەی بیسەران و بینەرانی ئەم وتارە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 262 دا دەفەرمێ: الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. جار هي يك آية قرآن دادت شلكينه، جاري شيء كسي وهي يختمي كردو دانت شلكاوه. ئەم ئاەتە یەک بە یەکماندا دەسڵەکێنە. من کە خۆم چەند جار بۆ ئامادەکردنی ئەم وتارە خوێندومەتەوە، هەموو جار مچوڵکەیەک بە لەشما دێ، زۆر گەورەیە، باسی بەخشندەیی دەکا. الذين ينفقون أموالهم، ئەوانەی بە بەردەوام حەزیان لە بەخشندەیە. سەیری وردی قورئانکەن، تۆ دەچێ ئەلەذینەوە بەس بچێ ئەم ڕیزەوە ئیتر تەواو بەستە، بەس ئەم هەوێیە وەرگری، ئەمە ئەندامبوونە، ئەمە ڕێکخراوێکە. الذين ئای کوڕ ئەو کوڕەیە ناوی خۆی و تۆمارکە لەم ڕێکخراوەدا. ينفقون أموالهم، ماڵ و سەروەت و سامان. خوا ڕێک باسی پارەی کردووە، ڕێک باسی سەروەت و سامانی کردووە. ئەوانەی دەبەخشن بە بەردەوامی. ينفقون فعلی مضارع بۆ ئیستیمڕاریەتە، یعنی ئەوە نییە دڵیان لە یەک سەعاتا گەرم بێ لە دوایدا پەشیمان بن. هەیە خێری کردووە، گوێی لە وتارێک بووە، مەجلیسێک بۆ خێرێکی کردووە کەچی سوبحان الله لە دوایدا خەریکە پەشیمان دەبێتەوە، ئەڵێ وەڵا بریا ئەوەندەم خێر نەکردایە. نەخێر ئەمانت بەردەوام حەزیان بە خێر و خێراتە، تەنانەت ئەو کاتەی لە دەستیشیاندا نییە. ئێستا جەنابت لەوە چێ بڵێ بەس سەرمایەدارەکان شمولی ئەم ڕێکخراوی بەخشندانە دەکەن. الذینە ناوەڵڵا جاری وا هەیە بەڕێزان، تۆ هیچی واد نییە، بەس 1000 دیناری تەبعت هەیە، بەس سەرفترەی ڕەمەزانی ساڵ و ساڵت هەیە، دەتوانی ناوی خۆت تۆمارکەی. چونکە ئێستا مەرجەکان دێنە پێشەوە، مەرجی ئەندام بوون لەم ڕێکخراوە دەکە خوا قبوڵیەتی. الذين ينفقون أموالهم، ماڵەکەیان دینار و دۆلار و ئەوەی کە خوای گەورە پێی بەخشیون دەیبەخشن، بەڵام بە یەک مەرجی یەکەم. مەرجی یەکەم فی سەبیل الله، یا ئەڵڵا تەنها لە پێناوی تۆدا. ئەوە زۆر گرنگە، چونکە خەڵکێک دەش بەخشێ ڕەن بێ بە ملیۆن دۆلاری بەخشی بێ، بەڵام سوبحان الله ئێرەی لەگەڵ خوادا پاک نییە. حەزی لێ تۆ بڵێ ناوم بێ، کامیرەکان فۆکسم بخەنە سەر، بەڵکو ئیعلام باسم بکە، ئیتر زۆر خۆی پێ گەورە دەبێت، زۆری پێ دڵخۆشە. ئەگە بزانێ ئەم خێر و خێراتی ئەو خەڵک کەم پێی زانیوە دڵگران دەبێ. نەعوذ بالله لە خەڵ یەکەما دەکەوێ. یەکەم مەرج خوا فەرمووی فی سەبیل الله، جاوەش چێ دەیزانێ؟ قەت گومانی خراپ بە کەس مەبە. خێرە و مندێ خێر دەکەن نەچی بڵێ وەڵاو بۆ خوای نییە، تۆ ناو دڵت کۆڵی نەبەخوا، ئەوە بەس عایدی خوایە. خوا سەیری ناو دڵی خۆت دەکا، تۆ سەیری دڵی خەڵک مەکە کاکە، تۆ حەقی خەڵکن نەبێ، حەقی خۆتت هەبێ. ئەو کەسانی تەنها لە پێناوی خوادا دەبەخشن. مەرجی دووەمیشیان زۆر گرنگە، تۆوەکەیان چاندووە پاک و پوخت، بارانی ڕەحمەتی لێداوە، شین بووە، وەختی دروێنەیە ئاگال لێ بە خەرمانەکە نەسووتێنی. مەرجی دووەم ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى. مەرجی دووەم ئاگاد لە شکۆی هەژار بێ، ئاگاد لە شکۆی نەدار و لێ قەوماو بێ، ئاگاد لێ بە لە شکۆی نەدەی. تۆ بۆیە خێر دەکەی ئەم هەژارە ڕزگارکەی، نەک بیکوژی. سەیری وردی قورئانکەن، پاشان خێرەکەت کردووە بە ئەو پەڕی حرمەتەوە داوتەتە دەستی، ئەبێ ئاگاد لێ بێ حەتا دەمری لە تەواوی تەمەنتدا ڕۆژێک منەت نەکەی بەسەر ئەو خاوەن ئەو خێر پێکراوەدا. یەک ڕۆژ منەتی بەسەرا نەکەی،
ڕۆژە خوا نەخواستە مەسلحەتی لەگەڵ تا تێکچوو بڵێ من نەبووما تۆ دەمردی لەو ساڵایە لە برسانە کارێکی وا نەکەی قسەیەکی وا نەکەی یعنی لە ڕێ ڕۆیشتنێکە هەز نەکەی دەبێت تۆ پێش ئەو بکەوی چونکە من ڕۆژە خێرم بە تۆ کردووە من یارمەتی تۆم داوا دەبێت من لە پێش تۆوە بڕۆم سبحان الله ئەڤا ئەوەیە چونکە ئەو یەکسەر هەز بە خۆی دەکا بەخوا ئەگەر چاوبەرە ژێری ئەو یارمەتی تۆ نەبوو ما فەرقی من و تۆ نەبوو کابرا یەکسەر هەز بە زەلیلی خۆی دەکا سبحان الله سەلەفی ساڵح جار هەبووە هاتوچۆی ماڵێکیان زۆر بە گەرمی هەبووە کاتێککە پێویستی هەبووە پێویستەکانی بۆ دەفع کردو هاتوچۆکەی کەم کردوێتەوە و توێتی نەوەکو وا بزانێ هەرکە چاوی پێم کەوت خۆی بە بچووکتر لە من بزانێ نەوەک خوا لە ڕێ ئەمەوە لە خێرەکەدا بێبەشم کە ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى نەمنەتی بەسەرا بکەی نە ئازاری دڵ و دەرونی بدەیت ئەبێ زۆر ئاگامان لێبێ خاڵی دووەم ئەوەیە شکۆ کەسایەتی و حرمەتی ئەم هەژارە نەشتێ بەهۆی ئەم خێرەی تۆوە ئەی ناخواوەری ناگرێ تۆمار ناکرێ لەهۆم هەر کەسێ بەم دوو مەرجە خێر بکە فی سەبیل الله پاراستنی شکۆی هەژار لەهم ئەجرهم عند ربهم الله کە گەورەیە ئەگەر بڵێن هەر کەسێک چاکەیەک بکە خێرێک بکە بینایەک دروستکە پاداشتی لای سەرۆکی وڵاتە ئەو پاداشتە فڵان کەس تایبەت خۆی داوەتی دەکا دەستخۆشی لێ دەکا خۆی پاداشت لێداتەوە دەڵێن کاکە کاک فڵان کەس و مام فڵان کەس کواوەکو ئێمەن ئەوە فڵان کەس پێی بزانیەوە بەو خێرە ئەو دەستخۆشی لێ بکە خوا فەرمووی پاداشتی تۆ نە لە لای پێغەمبەرێکە نە لە لای فریشتەیەکە نە لە لای ساڵحێکە نە لە لای عەبدێکی خوایە نە لە لای سەرۆکێکە لەهم ئەجرهم عند ربهم لە لای پەروەردگارتان نووسراوە ئەم معاملەی تۆ ڕێگ لەگەڵ خوادایە مباشر هیچ کەس تەداخولی تێدا ناکە ولا خوف عليهم ولا هم يحزنون پاداشتەکەشت بەس خوا دەیزانێ دوو مژدەشت بۆ دنیا و قیامەتت نەقەت تووشی خەم دەبی نەقەت تووشی خەمباری دەبی واللهی خەم و خەفەت ڕووی خەت پێ دەگرێ ئەو سەدەقە و خێر و خێراتە دێ لەو خەمە ڕزگارت دەکا بۆیە پێشینانی ساڵح دەیان فەرموو هەر وەختێ تووشی خەم بووی سەدەقە بکە کاکە خۆجەنابتان لە بیرتانە باو باپیرانی ئێمە کە نەخۆشێکیان دەبوو چیان دەکرد خێرێکیان بۆ دەکرد وابوویان نە سەدەقەیەکیان لە خۆیان دەگرت کە خەمێکی داهاتە پێشەوە خوایە لەم خەمە ڕزگارم کەی حیوانێک دەکەم بەخێر فڵان شتە دەکەم بەخێر پارەیەک دەکەم بەخێر ئەمە نەسی قورئانە خوا لە ترس ڕزگارت دەکا خوا لە مەحزونی و خەفەت ڕزگارت دەکا والله لەسەر مەرگی شا سەدەقەکان دێنەوە بەر چاوت نایڵن شەیتان زەلت پێ بکە ئاوا دێن لە هەموو لایەکەوە فریشتەی ڕەحمەت سڵاوت لێ دەکەنەوە بەرهەمی ئەو سەدەقەیە والله لە قیامەتە لە مەیدانی مەحشەرە سەدەقەکەت بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتی گەرمای مەحشەرا دێ سێبەرت لەسەر دەکا جا هي سێبەرەکەی زۆر گەورەیە هەیە سێبەرەکەی بەشی سەری خۆیەتی بە ئەندازەی ئەوەی چەندە فی سەبیل الله نێتەکەت بۆ خوا بووە چەندە شکۆی هەژار و لێ قەوماوەکەت پاراستۆ سێبەرەکەت گەورەیە بەڕێزان وامەزانن ئەوەی سێبەری زۆر گەورەی مەبەستمەوەیە بە ملیۆن دۆلاری بەخشیوە بەخوا هەیە 100,000 لەوە چێ بەخشی بێ بەڵام ئەوەندە بۆ خوا بەپاشی بەخشیوێتی ئەوەندە شکۆی هەژارەکەی پاراستووە سێبەرەکەی لە قیامەتە زۆر زۆر گەورەترە لە کەسێک کە زۆری بەخشیوە بەڵام منەتی بەسەر خەڵکا کردووە بەم دوو مەرجە زۆر گەورەیە بەخوا بەخشین دەبێتە جوانی دەبێتە گوڵستان ئەبێتە سەرفرازی دنیا و قیامەت هەم بۆ ئەو کەسەی بەخشیوێتی هەم بۆ ئەو کەسەی کە وەریگرتووە بەڵێ خاڵی یەکەم فی سەبیل الله خوای گەورە هیچی بیر ناچێتەوە خوای گەورە چاکەکەی تۆی تۆمار کردووە یارمەتی خەمبارێکت داوە دڵشکاوێکت دڵخۆش کردووە خوا نووسیویەتی دە تۆش لە قاسەی فی سەبیل الله داداینێ لێی گەڕێ تەسلیم بە خوای کە ئەزیزم ئامانجت ئەوە بێ خوایە من لە چاکەکاران بم من لەم ڕێکخراوە خۆم تۆمارکەم کە چاکەکارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر تووشی چاکەش نەبی ئەگەر کەسیش چاکەی بۆ تۆ نەبێ تۆ هەر ئامانجت چاکە بێ ئێستا هیوا هەیە خێر دەکەڵە وڵا کە من فەقیر و کەس خێری پێ نەدەکردم نابێ ئەوە لە یاد بێ چونکە تۆ فی سەبیل الله نەک فی سەبیلی خەڵک من حەقم چێ بەسەر خەڵکەوە تا هەژار بووم ئەی بۆ کە زاوڕی لە من نەیەدایەوە جاخۆ من مامەڵەم لەگەڵ خەڵکان نییە والله ئەو هەموو خێرم کرد کەس ناڵە ماڵە داوا بێ جا کاکە خۆتەوە قورئانەکە دەفەرمێ فی سەبیل الله خوای من لەگەڵ تۆ مامەڵە دەکەم خوا لە بیری دەچێ خوا چاکە زایە دەکا لا والله نعوذ بالله پەنا بەخوای پەروەردگار بەڵام مامەڵە لەگەڵ خەڵکا بکەی زوو سار دەبیتەوە زوو چۆک دادەدەی وە کەسیش لێت مەمنون نابێ فی سەبیل الله
خۆت لە فەقیرەکە بشارەوە کە خێرت دا بە فەقیرێک خێرە لەبەر چاوی لاچۆ كي لا ترى انكسار الفقير أمام عينيك چونکە فەقیر کە وەردەگرێ لەو کاتەیە هەز بە شکانی دەکەی بە ئەو شکانەی نەبینی بە چاوەکانت خێرات داتێ و پشتی تێکە بڕۆ. دووەمیان تذكر دائما أنك تتعامل مع الكريم دائما لەبیرت بێت تۆ مامەڵە لەگەڵ خوای بەخشندەیە تۆ چەندە ئەو هەژارە پێویستی بە یارمەتیە ئەی تۆ پێویستت بەوە نییە شتێک بنێری بۆ قیامەتت والله دەبێ ئێمە مەمنونی هەژاران بین والله برانی بەڕێزم خوشکانی مسلمانم بینەران و بیسەرانی هەمووتارە بە قورعان بە ئەڵڵا ئەم فەقیر و هەژارانەی ناو کۆمەڵگا بارنین لەسەر ئێمە والله ئەوانەی کەوا سوالکار نین پیشیان سوالکردن نییە بارودۆخی وڵات ناعەدالەتی حکومەت گەندەڵی بەرپرسان نادادپەروەری ئەم وڵاتە کەم تەرخەمی دەوڵەمەندان نەخۆشی و هەژاری تاقیکردنەوەی ئەڵڵا وای لێکردوون ئەمانە هەژار بن والله هەوڵ دەدەن ئەوەندەی توانیان هەیە فریان ناکەون والله ئەمانە جێگەی ڕێزن ئەمانە جێگەی ڕێز و حورمەتن ئەبێ مەمنونیان بین کاکە تۆ وەرە خێرێک بنێرە بۆ قیامەت چێ بۆ دڕەوان دەکا کام بانقەیە ناوە تۆ مارکە برای بەڕێزم وەرە بیر بکەوە فەرمووی ئێستا تۆ ملیۆنە دینارت هەیە بە چێدا دێنێری بۆ قیامەت والله ئەبێ فەقیرەکە بۆت بگەیەنێ والله چەندە ئەو پێویستی بە پارەی ئێمە ئەوەندە محتاجی ئەو فەقیرانەین چونکە گە ڕۆژە هاتە پێشەوە وەرە پارە بژێڕە و کەس نەبێت لێت وەرگرت چ لێ قەوماوێنەکە بۆ تۆ هەبیێنە بەر چاوت ڕۆژێ ملیۆنە دینار زەکاتت هەیە بەرە بگەڕێ هیچ کەس زەکاتی پێ نەشی ئازانی تۆ زۆر لێ قەوماوی خوایە ئەم پارە چۆن بنێرم بۆ قیامەت بۆیە قەت منت بەسەر فەقیرامەکە چەندە پێویستیمان بەوەیە چەندە ئەو پێویستی بە پارەی منە منیش ئەوەندە پێویستیمە ئەو مەمنونی بم لێم وەرگرێ و دوعایەکی خێرم بۆ بکاو بۆم گەێنێ بۆ قیامەتی خۆم بۆ سندوقەکە دائما تو مامەڵە لەگەڵ خوایەکە الكريمە سبحانه وتعالى دقەتی وردی قورآن بدەن مانگی قورآنە شهر رمضان الذي أنزل فيه القرآن قورآن زۆر زۆر بخوێنەوە بەڵام یەک دێڕی وەخوێنە و کارلێکی لەگەڵا بکە خوای پەروەردگار لە سوورەتی القەصەص ئاەتی 24 دا باسی موسا پێغەمبەرمان بۆ دەکات سەیدنا موسا عليه السلام کاتێ لە میسر لە دەستی فرعون و دار و دەستەکەی ڕادەکات ئەچێتە مەدیەن کاتێک کە گەرمایە دیقەت دەدا دوو کچی گەنج خەریکی ئاودانی مەڕ و ماڵاتن بەڵام مەڕەکەیان هێناوەتە لایەکەوە زۆر بە حیا و حرمەت چاویان نەبڕیوەتە ئەو گەنجە شوانە بە توانایانە کە خەریکی ئاودانی مەڕەکەیانن لە سەکانیەکە یان بیر و ئاوێکە خۆیان کردوێتەوە خۆیان پەناداوە حیا و حرمەتی خۆیان و بنەماڵە و باوکیان پاراستووە تا ئەم کوڕە گەنجانە لێ دەبنەوە با تێکەڵاویان نەبین و حیلک و هوڕیان لەگەڵانەکەین دواتر ئێمە خۆمان بە ئیسراحەت مەڕەکە ئاو دەدەین موسای گەنج موسای لێ قەوما و دەربەدەر ئاوارە مەزڵوم وستەم لێ کراو بێ هەڵوێز نییە دقەتی ئەم ڕستە قورئانیە بدەن فسقى لهما ثم تولى إلى الظل بس ئەم دێڕە 100 جار دووبارەی کەوە دەرسی لێ وەرگرە 100 جار دووبارەی کەیتەوە 100 دەرسی زیاتر لێ وەردەگری هەر جارە شتێک دێ بەدڵتە بێ هەڵوێز نەبوو چوو تەنها ئەوەندەی لێپرسین ئێوە بۆچی پیاوێکتان لەگەڵانی وەکو ئەو خەڵکە وتیان باوکمان پیاوێکی ئەبوو ناشەیخون کەبیر بە تەمەنە و زۆر چۆتە ساڵەوە چاوەکانی کەسبوون و دەستەکانی لەرزۆک بوون قاچەکانی زەوی ناگرێ و ناتوانێ بێمە ڕووماڵات ئاودا و بیان لەوەڕێنێ موسا یەکسەر چوو مەڕەکانی لێوەرگرتن بۆی ئاودان دیقەت بدەن بۆی ئاودان و هاتەوە ثم تولى إلى الظل گەڕایەوە بۆژە سێبەرەکە خوا دیاری نەکردووە سێبەری دارێکە سێبەری قەتپاڵێکە سێبەری شاخێکە شەموو ئەمانە هەموو سێبەر دەکەن لە هاوینە واتە نزیکی نیوەڕۆیە چلەی هاوینە گەرمایە مرۆڤ خێرا ڕادەکاتەوە بەر سێبەرەکە یارەدا بەڕێزان دیقەت بدەن هەژاری عەیبە نییە دوو کچن دێنە دەرەوە بۆ پەیداکردنی پاروێک نانی حەڵاڵ لە ڕێگەی ئاژەڵداریەوە بەڵام باوکیان ناتەواوە باوکیان پیرە کە نەفتی جێگایە ئەمجا ئەمان ناچار بوون سبحان الله ئەم قورئانە حتا لێی وردەبێەوە دەرسی لێ وەردەگری ئەم دوو کچە چونکە حیا و حورمەتی خۆیان پاراست بەخوا خۆ دەیانتوانی چاو باشقاڵێ بکەن و بچنە لای ئەو گەنجە شوانانەی کە تازە پێدەگەن دوو قسەی هەراشانەیان لەگەڵ بکەن و هەر یەکە شەڕ دەبوو خێرا مەڕەکەت بۆ ئاو دەدەم ئەمان پشتیان لە گەنجەکان کرد ڕوویان لە مەڕ و ماڵاتی خۆیان کرد پەنایاندان وتیان بە ئەمانە تەواو بن با ڕوومان لەگەڵیانە نەکرێتەوە حرمەتی خۆمان و باوکمان و بنەماڵەمان نەشکێ لەبەر خاتی تۆ خوایە
هەر کچێک هەر ئافرەتێک کاتێک کە ناچار بوو چۆ دەرەوەی ماڵ بۆ پەیداکردنی بژێوی ژیان هیچ عیبەیەکی تێدا نییە. کەس نێگوت ئەم دوو کچانە عیبن. هیچ کەسێک نابێت کچی هەژاران بە چاوی سوک سیر کە ئەم دوو کچە ماڵێکن دەوڵەمەند نین براشیان نییە کەس نەیگوت ئەمانە خراپن. قورئان ناوی بە عیززەتەوە تۆمار کردوون و پاشان عیززەتی خۆیان پاراست شکۆی خۆیان پاراست حیلکە حیلکیان لەگەڵ گەنجاندا نەکرد خوا دڵی موسای بۆ نەرم کردن. وەڵڵی هەر کچێک حیا و حرمەتی خۆی پارێزێ. ئێستا ئەوانەی کەوا بەداخەوە دەبنە مۆدێل و نازام چی و چی بەخوا خۆشیان دەزانن ئەمە هەڵەیە بەس لە پێناوی وەرگرتنی سارەیەکە پارەیەکە سەفەرێکە. والله سبحان الله لە دواییدا ئەوانەی کە تەوبە بکەن ئەوانە لەسەر سەر و سەر چاوانمانن. دەرگای تەوبەی خوا قەتدا ناخرێ لەسەر هیچ کەسێک هیچ کەس نییە. هەموو کات شەو ڕۆژ دەرگای تەوبە کراوەیە. بەڵام خوا نەخواستە ئەوانەی کە تەوبە ناکەن دایکایەتی لەدەست دەدەن هاوسەریەتی لەدەست دەدەن زۆریان بێبەشن لە هەموو خۆشیێکی ئەم ژیانەش تەنها حەیان لەدەستدا. بەڵام هەر ئافرەتێک حیا و حرمەتی خۆی پارێزێ کاتێک کە دەچێتە دەرەوەی ماڵ بۆ بژێوی ژیان والله خوا موسای گەنجی بۆ دەنێرێ. والله خوا موسای گەنجی بۆ دەنێرێ. کارەکانت بۆ ڕای دەکا حرمەتیشت پارێزراوە شوو بە پیاوی کە ڕێک و پێکیش دەکەی. ئەمە دەرسێکی گەورەیە. فەسەقا لەهما جا سبحان الله چەندە گەورەیە موسا ئەم موقیفەی غەریبی برسی ڕاکردووی چاکەت کردووە دیفاع لە مەزلومێک کردووە کەسی ئەو جاسووسی کردی و بەگرتی دای خەریب و بە کوشتتدا. ئێستا دەڵی جارش کە پیاوەتی لەگەڵ کەس ناکەم موساوانیە من ئەهلی خێرم لە حەد شوێنە دەستم کەوێ درێخی ناکەم. ئەم موقیفە چەندە گەورەیە لە قورئاندا خوا فەرمووی فەسەقا لەهما. بەڵام لەوە گەورەتریش تۆمار دەکا لەوە گەورەتە دەزانن چییە ثم تەوەلا إلى الظل. یەک جار سەیری دموچاوی ئەو کچانەی نەکرد نەی هێش بڵێن سوپاست دەکەین خێرا ثم تەوەلا سبحان الله سەیری وشەکە نافەرمێ ثم ذهب. ئەگە بیفەرموایە ثم ذهب یعنی دەیگوت ئەوە مەڕەکەتان وانج دەنگ و سوپاس دەیگوت سوپاسی ناوێ شایانی لەوە زیاترن و دەڕۆی. خوا دەفەرمێ نەی هێش بڵێن سوپاست دەکەین نەی هێش سەیری نێو چاوانی کەن و منەتێک لە بەینیانە ڕوو بدا. تەوەلا پشتی تێکردن ذهب لەگەڵ تەوەلا ئەوە فەرقێتی مەجالی قسەی نەدان خێرا پشتی تێکردن ڕۆیشتەوە بۆ لای سێبەرەکە. خوا ئەو موقیفە زۆر بە گەورە وەردەگرێ بۆش کۆی ئەم هەژارانەی نەشکاند. جا زانایان دەفەرمون فأثابه الله بما هو أجمل من كلمة شكر. ئەم چوو داوای لە خوا کرد وتی یا الله ربي إني لما أنزلت إلي من خير فقير. ئێمە زۆر جا مامۆستایانی ئاینی کەسانی دیندار دەڵێن فڵان کەس ئەگەر ویستە داواکاریەکت لە خوا هەبوو چاوەڕێ بکە بەری بەیانیان بیکە. هەمومان وان ناڵێن ئەڵێن لە سەیەکی شەوا لە خوا پاڕێەوە نەوەڵڵا دڵم هەر وەختێک پێویستیت بەخوا بوو شەو ڕۆژی بۆ نییە. ئەوە نەسی قورئانە لە چلەی هاوینە لە گەرمەی نیوەڕۆدا موسا ڕانەوەستاتانی وە شەو دێ تا بەری بەیان دێ تا سوبحی ساڵحان دێ لە گەرمەی نیوەڕۆدا دوعای کرد خوایە گەلێک محتاج و هەژارم بە دەرگای ڕەحمەتی تۆ خوایە دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە. کچەکان نەیهێش بە قسە بڵێن سوپاس خوا زۆر لە سوپاس زیاتر پاداشتی دایەوە. دڵی کچەکانی نەرم کرد یەکیان دڵی چوە سەری خەزورێکی نمونەیی بەنسیب بوو بە زاوای ماڵیان کار دەستکەوت پیشە دەستکەوت خانوو دەستکەوت ژن دەستکەوت هەمووی لە ئەنجامی یەک سەدەقەدا. دەرسێشکەی گەورە لە سەیدنا موسا وەردەگرین ئەوەیە بەڕێزم جار هەیە خوا ناوت تۆمار دەکا حتا هەتایە دەمێنێتەوە لە لای خوا بە یەک خێری کەم. موسا خۆ خێریی کەم بوو ئاژەڵێکی هێنا یەک جار موقیفەکەی نوان مەڵێ واللهی من هەموو ساڵە خێرم بۆ ناکرێ مەڵێ من ناتوانم ملیۆنە دۆلار بکەم بەخێر مەڵێ من ناتوانم مزگەوتێکی گەورە دروستکەم. خۆ دەتوانی هەر وەکو سەیدنا موسا خێرێکی ئەوە ئەنجام دەی. ئەزانی خوا چەندە بە گەورە وەریگرت زۆر جار خێرێک کە بچووکە بەڵام لای خوا گەلێک گەورەیە بەڵام وەکو سەیدنا موسا ئەوە بەنێتی ناودڵ خوایە بەس لەبەر خاتی تۆ دەیکەم خوایە پاداشتیشم بەس لە تۆ دەوێتە نانە تەوەلا پشتی تێکە تۆش مەهێڵ هەر فریای سوپاسەکەش کەوێ بڵێ هەمووی هی خوایە. بەڕێزم هەمووی هی خوایە هەمومان مەمنونی خواین با هەمومان سوپاسی خوا بکەین. بەڵێ فی سەبیل الله کاری چاک بکە و خۆ لە دڵت کەڕکە لە دڵت ئەڵڵاه کە قسەیەکی جوانە هیزانیان خۆل لە دڵت کەڕکە دڵت پێی خۆشە سوپاس بکرێ جوابی دڵت مەدەوە وابزانە گوێل لە خەیاڵەتەکانی دڵن نییە بڵێ من فی سەبیل الله خۆیان من دەبێت تۆ کارم کردووە جا من حەقم چێ بەسەر خەڵکەوە
دووەمیان پاراستنی شکۆی هەژار لێ قەوما و نەدار نەک بیکەی بە کۆیلە. بەڕێزان سەیری قورئان کەن دیسانەوە. 8 تاقم هەن لە قورئانە زەکات بەزمەم 8 دەشیە. هەر کەسەیە لەم 8 زەکات بدا دەرناچێ و هەر کەسێ لەم 8 بێ وەریگرێ گوناهێکی گەورەی کردووە. تەنانەت خوا بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم نەهێشتۆتەوە. خوا بۆ هیچ عالم و زانایەکی نەهێشتۆتەوە تەداخلی تێدا بکە. خوا بۆ خۆی باسی زەکاتی دیاری کردووە. ئینەمە الصەدەقات حەسرە تەنها و تەنها 8 تاقم زەکاتیان پێدەشیە. جا دیقەتی وردی قورئان بدەن. ئەو 8 پێنج گیان بەس بۆیە زەکاتیان پێدەشیە بۆی لە شکۆی مرۆڤایەتیان نەدرێ، بۆ ئەوەی عیزەتی ئینسانیان نەشکێ، بۆ ئەوەی نەکرێن بە کۆیلا. چونکە زانایان دانایان حەکیمان فەرموویانە هەژاری خۆشترە لە منەتباری. واللهی وایە، واللهی هەژار بی خۆشترە لەوەی منەتباری خەڵک بی. خوا دەفەرمێ بە ئەم 5 منەتباری خەڵک نەبن، بە ئەم 5 کۆیلە نەبن، بەهۆی زەکاتەوە لە کۆیلێتی لە شکۆشکاندن لە بێعیزەتی ڕزگاریان کەن موسڵمانان فریایان کەون. یەکەمیان الفقەرا، ئەوەندەی توانای هەیە ڕادەکە سبحان الله هیچی وای دەست ناکەوێت، هیچی وای نییە، ئەوە فەقیرە. دووەم میسکین والمەساکین، بەخوا شتێکی هەیە، سارەیەکی هەیە، ماتۆڕێکی هەیە، خانوویەکی هەیە، بەڵام بەهۆی زۆری خێزان، بەهۆی تەلەبەی زۆر، بەهۆی ئەوەی خێزانی یەکێ لە ئەندامانی خێزانی نەخۆشە فریان ناکەوێت. خوا دەفەرمێ ئەمە بە عیزەتە، ئەمە هەژارە بە عیزەتە، ڕادەکا وریا دەبێ کار دەکا بەڵام فریان ناکەوێت. ئەی مسلمان مەهێڵە عیزەتی بشکێ، ئەمە سەر بەرزانە دەژی کار دەکا، مەهێڵە عیزەتی بشکێت، کار لێ دەکەم خوا دەفەرمێ مەهێڵە عیزەتی بشکێ، فریای ئەم مسکینە بکەوە. سێیەمیان وەفی الرقاب، ئەو کەسانەی بەڕێزان دەیانەوێت خۆیان لە کۆیلەتی ڕزگارکەن. جارانی قەدیم کۆیلە هەبووە، گەورەکەی پێی وتووە کە وەکو مەڕوو ئاماڵات بەداخەوە مرۆڤ فرۆشراوە، کاری پێکراوە، شەڕی پێکراوە، کاسپی پێکراوە، بەنانەسکی ژێندراوە. وتوێتی بڕۆ دەفتەرە دۆلار 2 دەفتەر دۆلارم بۆ پەیداکە، من ئازادت دەکەم، تۆ دەبی بە مرۆڤێکی سەربەخۆ. ئەو کاتە 1400 ساڵ زیاتر لەمەوبەر خەڵک ئەوەندە حەزی لە ئازادی بووە، ئەوەندە حەزی لێ بۆ شکۆی پارێزراوە بێ، دەرکا و دەرکی کردووە. بە قوربانی ئەو بۆ توێتی تکاتان لێ دەکەم، یارمەتیم بدەن. توخوا ئەو تەوقی کۆیلایەتە لە گەردنمایە، توخوا با لێی کەمەوە، با یەک ڕۆژ هەز بە مرۆڤ بوونی خۆم کەم کە منیش وەکو خەڵک ئازادم، کە خاوەنی خۆمم، کە شکۆم هەیە، کە عیزەتم هەیە. توخوا یارمەتیم بدەن. خوا دەفەرمێ زەکاتی بدەیە، زەکاتیان بدەنێ حەتای لە کۆیلەتی ڕزگاریان دەکەن. بەڵام ئەمڕۆ دیقەتی ئەم وشانە بە وردی بدە بەڕێزم جەنابتان بیسەران و بینەرانی ئەم وتارە. ئەمڕۆ خەڵک بەداخەوە نەخۆی لە کۆیلەتی ڕزگار ناکات، دەیەوێت بە دەستی خۆی پەتی کۆیلایەتی بکاتە گردنی. باورتری نەکەمەوە بە هەزاران خەڵک هەیە ئێستا لەم کوردستانەدا پەتی کۆیلەتی لە ملە، پەتی کۆیلایەتی لە ملدایە، ئەوێت بە کۆیلایەتی بژی بەداخەوە. والله زەکات بۆ کۆیلە نییە، زەکات بۆ ئەو کەسەیە وەفی الرقابی کە دەیەوێت گردنی خۆی لە کۆیلایەتی ڕزگارکە. کەکە عیبە واللهی کۆیلایەتی ئەو واللهی عیبە چاوت نەبینێ، گوێت نەبیستێ، زمانت قسە نەکا وەکو کۆیلی زمانی قەدیم. ئەی تۆ چ جۆرە مرۆڤێکی؟ خوای پەروەردگار فەرمووی ئاگادار بە زەکات خۆل لە کۆیلەتی ڕزگارکە. بەڵام بەداخەوە لەم سەردەمەدا خەڵک بە دەستی خۆی حەزی بە کۆیلایەتیە. نەخێر هەرچی دەکەی کۆیلەی خەڵک مەبە، تەنها ئەڵڵاه پەرستنی غەیری ئەڵڵاه ڕەتکراوەیە بە هەموو شێوەیەک. پڕ بەدەمت هاوارکە نابۆ کۆیلایەتی، پڕ بەدەمت هاوارکە نابۆ پشتیوانی زاڵم، پڕ بەدەم و گەروت هاوارکە نابۆ گەندەڵی لەم وڵاتەدا، نابۆ ئەوانەی کە خەڵکیان فەقیر کرد، نابۆ ئەوانەی کە موچە و قوتی خەڵکیان بڕی. دەکاکە هەلانی کەم هاوکار مەبە، هەلانی کەم دەست بە چەپڵە مەبە، هەلانی کەم دەنگدەر مەبە، دە کۆیلە مەبە. زەکات دەیەوێت کۆیلایەتی لە وڵاتانە هێڵێ. والغاریمینە، ئەو کەسانەی زیادە مەسرەفیان نەکردووە بەخوا، تەنها و تەنها بۆ بەرژەوەندی ماڵ و منداڵیان، بەخوا لەبەر نان و بژێوی، لەبەر جلی منداڵەکانی، لەبەر خوێندنی منداڵەکانی کە مستەقبەلێکیان هەبێ بۆ دوا ڕۆژ خزمەتکاری گەل و نیشتیمان و دینەکەیان بن،
واللهی لەبەر نەخۆشی تووشی قەرزاری بوو، واللهی ویستی خانوویەکی 100 مەتری بکە و هیچ کە کرێچی نەبێ و نەچەوسێتەوە، شکۆی شکا ئەوەندە هەر ڕۆژەی لە گەڕێکێک بێداماوە لە ترسی عیزەتی خۆی کە هەموو ڕۆژێ خاوەن خانووی نەچێتە سەری و عەرەقی شەرمەزاری نەسڕێ لەبەر بێکرێ خانووی، وتی خوای گیان 100 مەتر خانووی بێ مەمنونم، بەڵام لە 100 شکا کە قەرزارە هێشتا هیچ زیادە مەسرفێکیشی نەکردووە. خوا دەفەرمێ مەهێڵە عیزەتی بشکێ، زەکاتەکەت بدە بە ئەو قەرزارە ڕزگاری کە. گەنجێکە پەنای بۆ بێ شەرعی لە وڵاتەدا نەبردووە، پەنای بۆ حەڵاڵ بردووە، کچی پیاوێکی وەکو جەنابەت هاتووە لە پەنجەرەی نەشکاندووی دەرگاوە هاتووە، بەڵام ئاخ ئێرەی بەتاڵە، ناخی پڕە لە عیلم لە حکمت والله لە خواناسی لە زانست، بەڵام ئێرەی بەتاڵە. والله ژن بەدەست بەتاڵی برا ناخوازرێ بەخوا، ژن سروشتی وایە حەزی لە زێڕە، حەزی لە ماڵە، حەزی لە پاک و پوختیە، حەزی لە کولانە خانوویەکی جوانە، دەیارمەتی بدە. خوا دەفەرمێ ئەمە لەبەر ژن هێنان کەوتە ژێرباری قەرزەوە، مەهێڵە قەرزاری ژیانی هاوسەری لێ تێکدا، فریای کەون باش خۆی خێزانەکەی نەشکێ، با لەبەر چاوی ماڵە خەزورانی بەهۆی هەژاریەوە سوگ نەبێ، هەمووی پاراستنی شکۆی مرۆڤە. وەبنی سەبیل، کوڕی ڕێگا، ئەو کەسەی کە لە وڵاتی خۆیان ملیالەر بووە هاتە کوردستانەوە سەیرەکە پاسپۆرت نەماوە، جانتاکەی لێکەوتووە، ئێتر ئەو بەخوا لە وڵاتی خۆیان لە شاری خۆیان ئەم کەسێکی بەعیزەتە، لە هەموو عمری خوا دەستی لە کە سێپان نەکردوێتەوە، پارەشی پێ بوو، ئێستا پارەکانیان لێ دزی، پارەی نەماوە. ئەبێ خێرا مسڵمانان فریای کەون، پارەی بدەنێ، زەکاتی بدەنێ، وەی ئەم پیاوە شکۆی نەشکێ، وەی ئەم خوشکە شکۆی نەشکێ، چونکە بەعیزەتە لە وڵاتی خۆیان لە شاری خۆیان. 5 تاقم لەو کەسانی کە زەکاتی خوان خوا بۆی داناون زەکاتی مسلمانانیان پێدەشکێ، بەس لەبەر خاتریەوەی شکۆی مرۆڤ نەشکێ. ئاگاد لێبێ شکۆی مرۆڤ نەشکێ عەزیزم. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. سورة البقرة آية 263. کەسێ داوای یارمەتی لێ دەکا، کەسێ داوای کۆمەک لێ دەکا، تۆش نیتە، زۆریش دەپارێتەوە ئیلحاحی دەکا، بەڵام بە ڕوویەکی خۆش بە زەردەخەنەیەکەوە بە عوزرێکەوە ئەڵی وەڵڵاهی داوای لێبوردن لێ دەکەم، تخوا گردنم ئازاکە، خۆزگە لە دەست مابوویایە، واللهی ئیشەڵڵا خوا دەرگای خێر دەکاتەوە، یان دەنێرم بۆ لای فڵان کەس بە ئومێدی خوا بەڵکو یارمەتێکی خێرت بدا. خوا دەفەرمێ ئەم قسە خۆشانە، ئەم زەردەخەنەیە، ئەم دوعای خێرە، ومەغفیرەتون خوا بەی هۆی ئەوەشەوە لێت خۆش دەبێ، زۆر باشترە لەوەی دەستکەی بە جیشفان تا پارەکەی بدەیە، بەڵام یەتبەعوها ئەذا، بەڵام ڕوشکێنێکی ئاوا بۆی فڕێدەی، بڵێ عەرەبی قەزابی هەر تەواو نەبووی، کورە لەوەتی هەیتۆ هەر فەقیری، ئەمە بوو هەر محتاجی، کورە کاکە دەست بڵاوی لەوە چێوە بزانم فەقیرەوە نییە، دڵت شکاند. خوا دەفەرمێ قسەیەکی خۆشی لەگەڵ بکەی زۆر گەورەترە لای خوا لەوەی کە پارەکەی بدەیە بەڵام ڕوشکێنیکەی، بەڵام ئازاری بدەی. دوو کەس دەبەخشن، هەیە بەدەست دەبەخشێ، بەدەست دەبەخشێ بەڵام دڵی ناڕەحەتە کە دەری دێنێ، زەکات ماڵی خۆیان کە دەری دەکا پێی ناڕەحەتە، بەڵام دەستیش لێ وەردەگرێ، دەست دەبەخشێ و دەست تێر دەکا، هەیە لە دڵەوە دەبەخشێ، سوبحان الله، چونکە هێندە دڵ و دەرونی پاکە، دڵی فەقیرەکە تێر دەکا پێش گیرفانی. ئاگاتان لێبێ بەڕێزان، ئەم خاڵە زۆر گرنگە، نابێ شکۆی هەژار بشکێ، هەموو زەکات و سەرفترە و سەدەقات بەس لە پێناوی ئەودا شکۆی مرۆڤ، جا هەژارە لێ قەوماوە نەدارە کەفتەکارە نەشکێندرێ، نابێ شکۆی مرۆڤ بشکێندرێ. شێخ عەلی تەنتاوی یەکێکە لە زانە پایەبەرزەکانی ئیسلام، ئەم زانە پایەبەرزە دەفەرمێ جارێک سەیرم کرد کچەکەم سینیەکی هێنابوو، بەربانگێکی ڕەمەزان بوو، یعنی سینی وەکو قسعەیەکی عەسکەری، کەوچکێک برنجی بەسەرا کرابوو، شلەیەکیان خێراداکی بۆی بەسەرا کردبوو، قاشێک خەیار لەوێ دانرا بوو، لەتێک قەیسی لەوێ دانرا بوو، پارچەیە نانی بەسەرا درا بوو. وتم ئادەی کچم ئەوە بۆ کوێچی؟ وتی وەڵا ئەوە دەبم بۆ حەرەسەکەمان، حەرەسی ماڵەکەمان، حەرەسی بیناکەمان، ئەوە دەبم بۆ ئەو مامە پیرە حەرەسە. وتم کچی خۆم وەرە کورە وەڵڵا ئەمە هەر ئێستا بۆ من و بۆ تۆی دانین ئەوان نایخۆن، بڕۆ بەدایکت بڵێ ئەوان نابێ. وتی ئەی بابە چی بکەین؟ کچەکەم خەریب و تووڕە بێ. وتم ڕۆڵێکیان هێدی بە، ئەوەش وەکو تو من و تۆ مرۆڤە، ئەوە تەمەنی لە ئێمە زیاتر وەکو باوکمان وایە، خوا لوتفی لەگەڵ ئێمە کردو، ئێمە خاوەن ماڵین، پاروێ نانی زیاترمان هەیە، لەم شانۆی ژیاندا هەمومان ئەکتەرین، بەشی ئەکتەری پاڵەوانی فلیمەکە بەر من و تۆ کەوتووە، پاڵەوانی حەرەسەکەش فەقیرە بەر ئەو کەوتووە، خۆت چی لە ئێمە کەمترە، لەوانەیە لای خوا لە ئێمە زۆر زیاتر بێ. ڕۆڵە گیان هەر ئەم خواردنە بیبەوە، جارشکە بیبەوە بەدایکت بڵێ قاپێ بێنە بە تایبەت برنجەکەی تێکە، قاپێکی بچکۆ لە شلەکەی تێکە،
قاپێکی بچکۆلەتر میوەکەی بخەسەر، نانەکە بخەس شێوازێکی جوان قەدیکە، سینیەکە تۆزێ سەوزە و بینی ئەم لای بۆ دانێ، تۆزێ ڕیحانەیەکشی بۆ دانێ بۆنی خۆش بێت، توانی گوڵێکیشی بخەیتە سەر. ئەڵە کچەکەم بۆڵەوەڵێکی کرد تێی نەگەیشتم، ڕۆیشتەوە بە هەر حاڵ بە قسەی کردم کە هاتەوتم دەی دیقەتی بدە، ئەم دوو سینە ڕسمیان بگرە و بەرامبەر یەکیان کە. بەخوا هەمان خواردنە، وەڵڵی هەمان خواردنە، نە زیاتری تێچووە، نە مەسرەفی زیاتری تێچوو، بەس ئەمەیان بۆت ببردایە کابرا هەژارە، هەرسێکە، پیرەمێردێکە، بەخوا فەقیرە هەمووشی تێکەڵاو بکرا وەکو بەرماوەش دەیخوارد، ناچارە. تۆ بەوەیان سکت تێر دەکرد. بەس ڕۆڵی جانها ئەم سینیان کە سەیری دەکەی ئەوەی دووەمیان، پێش ئەوەی سکی تێرکەی دڵی تێر دەکەی، دڵ پێش ئەوەی سکی تێرکەی چاوی تێر دەکەی. مرۆڤ بەڕێزان هەر گەدە نییە، مرۆڤ هەر مەعیدە نییە، مرۆڤ پێک هاتووە لە مەشاعیر، لە کەرامات. ئێستا دیقەت بدەن، سوالکەر لە قورئاندا سائیل زۆر ناوی هاتەوە کە داوای پارە لە خەڵک دەکات، بەڵام لە زەکاتە باسی سائیلی تێدایانیاننا بیخوێنەوە تێیەتی وەسائیلینی تێدا نییە. بۆ چونکە ئەو شکۆی شکاوە فەقیرە، ئەوەندەی داوا لەم و کەوتەسڕۆری 100 جار تەریق بکرێتەوە بە خەیاڵی دانایە. بەڵام ئەوانەی خاوەنی عیزەتن، کەرامەتیان نەشکاوە، پێش ئەوەی کەرامەتی بشکێ فریایکەوە، ئەبێ زۆر ئاگال لێبێ. مرۆڤ ئەو کەرامەت و ڕێزەی لە پارەکان بەلاوە گرنگترە، قەت پارە ئەوە بۆ خەڵک فڕێمەدە. بەخوا بینیومە بڕواتان هەبێت لە ژیانی مەلایەتیدا لە مزگەوتا بینیومە کابرا سەرفتری داوە ئەفڵان کەس وەرە ئەو 10,000 لێ بۆی فڕێداوە لەبەر چاوی ئەو خەڵکەی، وەڵڵی یەک فیشەکی دەماچەی پێوەی پێی خۆشتر لەبەر چاوی ئەو خەڵکە لە مزگەوتە. چەند کەس وازیان لە مەلایەتی هێنا لە بەلای میحرابی مزگەوتە مامۆستا بەهۆی ئەم حکومەتە گەندەڵەوە کە ئامادە نییە بژێوی ژیانی دابین کە بە عیزەت و شەرەفمەندیەوە. فەقیرە سەرفترە لەم و لەو وەردەگرێ، خەریکە دەست دەکاوە تا کابرا دەگاتە بەردەمی. مامۆستا سەرفترێم ساڵ چەندە؟ ئەوەی خۆم و خێزان و 5,000 داوەتە ماڵی فڵان کەس. سێرم کردەوە مامۆستا ئاینە بەڕێزە عارەق بەنێو چاوانێ دێتە خوارەوە. تۆش کۆت شکاند کاکەوازی لێبێنە، پارەی بۆ فڕێمەدە بیکە زەرفێکەوە، ئەگەر کەمیش بێ زەرفێکی سپی جوان تۆزی عەتری پێوەکە، با پارەکان دڕاو نەبن، خۆ هەمان قیمەتی هەیە، بەخوا هیچ زیاد ناکالە تۆ، هیچ ئەرکێکی نییە. ئەمجا تکاتان لێ دەکەم لەبەر چاوی ژن و منداڵ پارە مەدەنە هەژار، با عیزەتی باوکایەتی نەشکێ. ئەو منداڵانە هەرچێک بێ ئەو باوکیانە، باشکۆی باوک لە ماڵا بمێنێ. چەند ناشینە خۆ بە ماڵ یادەکەی هێشتا لەسەر سفرەن، وەڵا سەرفترەکەم بۆ هێناون. ئەو مناڵانە بەڕێزان هەز دەکەن، ئەو مناڵانە هەز دەکەن باوکی من چی باش کەمترە لە باوکی تۆ، بۆ باوکی من هەر سوال بکە، بۆ باوکی من هەر وەرگێ، بۆ باوکی من خێری پێ بکرێ، بۆ لەبەر چاوی ژنەکەی ئەم پیاوە گەورەی ماڵە، کلیل بەدەستی ماڵە، لەبەر چاوی ژنەکەی مەشکێنە بانگی کە دەرەوە چاوەڕێ بکە ڕۆژێکە دێ بۆ مزگەوت دوو بە دوو قۆڵکە بە قۆڵیا بڵە فڵان کەس وەڵڵا یەک تۆزی ئیشی تایبەتی خۆمم پێێتە مەهێڵە غەیری ئەڵڵا و کامیرەی خوا هیچ کامیرەیەک چاوی لەسەری بێ بڵێ ئەم دیارە لە برای خۆت وەرگرە. بەڕێزدان دەتوانانی بڵی زەکات نییە، زەکات واجب نییە ئەوە ئەم زەکاتەی خۆمدا بە تۆ ئەمە زەکاتی فەرزی خوایە، هی ئەم ساڵی نەعوذ بالله خوا ئاگای لێ نییە، ئەمە سەرفترەی سەری خۆم و ماڵ و منداڵم بەسەمە سەر ئیمامی شافعی کە فەرموویەتی لە زیاتی قوت و نازام قیمەتەکەشی دروستە و برام خورشید و خاوەری ناوێت، تۆ فێڵ دە چێ دەکەی، تۆ حیکایەت بۆ چێ دەخوێنێەوە، تۆ مەعامەلەت لەگەڵ ئەلکەریمە فی سەبیل الله، هەرکە لە ماڵێ لە جیشفانت هاتە دەرێ خوا نووسیوێتی، ئەمە زەکات، ئەمە سەدەقەیە، ئەمە سەرفترەیە خوا نووسیوێتی. ئەوەندە بە ئەدەبەوە پێشکەشی کە باش شعوری ئەم هەژارە نەڕوشخێ بەخوا ئەمجا خوا قبوڵی دەکات. لە وڵاتی ئێمە دەست خێر زۆر دەکرێت، دەستان دەکوشم خێرەوە مندان، دەست خۆشیتان لێ دەکەم، دوعای خێرتان بۆ دەکەم، بەست کاتان لێ دەکەم، ئەگەد لێبێ دنیا هەر دەڕوە بەخوا ئەو خێرە فریاد دەکەوێت کە قورئانەکە فەرمووی یەکەم فی سەبیل الله، ئاگاتان لێنێتی ناو دڵتان بێ، بەس خوایە لەبەر خاتری تۆ. دومیشیان ئاگاتان لە شکۆی ئەو هەژارە بێ، دووبارەی دەکەمەوە بۆ جەنابتان، بڵاوی بکەنەوە هیچ کەس لەبەر چاوی ژن و منداڵ تو خوا پارە مەدەن بە هیچ ڕێز عایلەیەک. باش کۆی باوکایەتی بمێنێ، باش کۆی مێردایەتی بمێنێ، بە عیزەتی پیاو لە ناو ماڵە نەشکێ، ئەنجا بۆی بکە زەرفەوە بەو پڕی حرمەتەوە بە ناوی هەدیەوە. عەرزم کردی زەرورە بۆ ئێمە زەکاتی ماڵەکەشمە، هەر برایانە ئەمەم لێ قبوڵکە، هاوکارێکی برایانەیە چەندی پێخۆش دەبێت کە کەس چاوی لێ نییە، خۆ خوا ئاگای لێیەتی. بۆیە ئەم دوو مەرجە ئەگەر لە خێرەکانماندا هەبوو بەخوای دڵخۆش دەبین. ئەگەر ئینسان ئەمانەی کرد مسلمانی بە حەقە، بەڕاستی مرۆڤی بە حەقە، ئینسانیەتی ئینسان لە دوو کاتا دەرەکەوێت. هەر وەختێک کەسێک لە خۆت کەمتر بوو پلەی لە ئاستی کۆمەڵایەتیدا، دووەم کەسێک لە ئاستی تۆ کەمتر بوو لە دەوڵەمەندی و پارەداریدا، ڕێز و حرمەتت لێگرت.
بەشکۆوە لەگەڵ یا قسەت کرد هەستت بریندار نەکرد ئەوە تۆ ئینسانی ئەوە تۆ مسلمانی ئەینە تۆ لەگەڵ سەر و خۆتەوە لە خۆت دەوڵەمەندتر و لە خۆت شەهادەدارتر و لە خۆت پلە بەرزتر و لە خۆت عەشیرەتدارتر هەر بە حورمەتەوە قسە دەکەی هەر ناوێری سەیریکەی گرنگ ئەوەیە بیسەلمێنی تۆ مسلمان و ئینسانێکی بەڕێزی ئەوانەی لە خوار خۆتەوەن لە کۆمەڵایەتی و لە شەهادە و لە پلە و پایە و لە دەوڵەمەندیدا ڕێزت بۆیان هەبێ حرمەتیان نەشکێنی دڵنیابە تۆ هەم مسلمانی بە حەقی هەم ئینسانێکی دڵسۆزی یا ربی خوای پەروەردگار بە گەورەی و ڕەحمەتی خۆت لێت دەپاڕێمەوە یا الله ئەی ئەو ئەڵڵای کێچێک لە ناوە جوان و بەرزەکان و سیفاتەکانت ئەلغەنیە خوای ئەلغەنی محتاجی دەستی هیچ بەندەیەکی خۆتمان نەکەی یا الله خوا تۆ ئەوەندە خەزیێنەکانی ئەرز و ئاسمانت پڕن اللهم اغننا بحلالك عن حرامك يا ربي خوای ئەوەندەمان حەڵاڵ پێ بەخشی کە محتاجی حرام نەبین یا ربی خوای ئەوانەی دەستکورت و نەدارن هەژارن لێ قەوماون خوای خۆت دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە لەو شوێنەوە کە ئێستاوە بەرەو کۆتایی ڕەمەزان دەڕۆین خوایە خۆیان تەوەقوع ناکەن یا ربی خوای لەو شوێنەوە ڕزق و ڕۆزی بۆ هەموو لایەکمان بنێری یا الله ئەو دەوڵەمەندانەی کە لە ماڵی حەڵاڵی خۆیان بەخشیان یا ربی خوای هەزاران ئەوەندەیان پێ ببەخشی خوای لە خەفەت لە مەحزونی لە خەم یا ربی خوای خۆیان و ماڵ و منداڵیان پارێزی یا ربی خوای سەرۆت و سامانیان پارێزی خوای مشکیلەکانیان حەلکەی یا الله ئەو کەسەی شیفا تەنها و تەنها بەدەستی تۆیە یا ربی خوای شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری خوای شیفا بۆ هەموو نەخۆشی مسلمانان و ئیمانداران بنێری یا ربی خوای ئەم کوردستانەشمان پارێزراوکەی یا ربی خوای ئەم خێمەشڕە لەسەر ئەم میلەتە کوردە مەزلومە هەڵنەگیرێ خوا نەمان خەیتەوە ژێر دەسەڵاتی ئەو کەسانەی کە نە لە تۆ دەترسن نەڕەحم و بەزەییشیان هەبووە لە ڕابردوو لە ئێستادا بە ئەم میلەتە کوردە هەژارە خوا بە خراپەی خراپەکاران تۆ لەگەڵمان ناکەی تۆ ئەرحەم الراحیمینی هەمیشە چاوەڕێی ڕەحمەتی تۆین یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم عاقبەتمان خێرکەی تاعەت و عیبادەتمان قبوڵکەی یا ربی خوای ئەو خێرانەی کەوا کردمان و بە تەماین بیکەین و یارمەتیمان بدەی بیکەین خوا فی سەبیل الله بێ خوا بمان پارێزی بەهۆی خێرکردنەوە دڵی کەسێک بەهۆی ئێمەوە بشکێ خوا دڵەکان تیمارکەین دڵەکان نەشکێنین خوا دڵمان نەشکێ دڵمان بە قسەی خۆشتیمار بێ لە ڕزق و ڕۆزی حەڵاڵی خۆت خوا زۆرمان بەسەرا بڕێژی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون